ئەم مستا سۆرانێکە کفری لە دەم دەرچێت خوای گەورە لێی خۆشە بێ بە مسلمانی ئەمێنێتەوە. طبعا ئەگەر کوفرەکە کوفری ئەکبەر بێت خارج عن الملة بێ واتە لە ئیسلام پێی دەرچێت والعیاذ بالله جنێو بدا بە خوای گەورە جنێو بدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمانە ڕیدەیە ئەمە یەکسەر کافر ئەبێت و هەر کردەوەیکی کرد بێت زانایان ئەفەرمون کردەوەکەی پوچەڵ ئەبێتەوە اینجا ئەبێ ئیمان بێنێتەوە باشە ئەبێ ئیمان بێنێتەوە بەڵام هەنێ شت هەیە کوفری بچووکن لە ئیسلام دەرت ناکەن بە یەکێکەڵە بۆنە بەسەر باوکم یا بەسەر براکەم بەسەر دایکم بە قەبری فڵان کەس بە خوێنی فڵان کەس ئەمانە کوفرن یا شەریکدانانن بۆ خوای گەورە باشە یا ڕیاییکردن بۆ نمونە تۆ ئەچی بۆ عومرە نیەتت خوای گەورەیە بچی بۆ خوا بچی بەڵام مەبەستی شتێکی ترە بۆی خەڵک دەستخۆشیت لێ بکەن یان خێرێک ئەەکەیت باشە مەبەستت خوای گەورەیە بەڵام لەولاوە مەبەست ئەوەیە پێت بڵێن پیاوێکی چاکە بەمانە لە ئیسلام دەرناچیت ڕاستە شەریکدانانە بەڵام شیرکەکە چییە شیرکی بچووکە بۆیە ئەوەی وا باسم کرد جنێودان بە خوای گەورە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یان یەکێک لە هەڵوەشێنەرەوەکان ئەوانەی کە ئیسلامەکەتی پێ هەڵەوەشێتەوە واتە لا ئیلاهە ئیلا اللهکەتی پێ هەڵەوەشێتەوە ئەنجامی بدەیت یەک لەوە بۆنە بە بەرنامەیەک ڕازیبی جگە بەرنامەی قورئان باشە ئێستا بۆنە خەڵکێکەیە ئەڵی کاکە ئەمە لە محکەمە بەم شێوازەیە شەرعەکە بەم شێوازەیە باشە لای حاکم بەم شێوازەیە لای قورئانش بەم شێوازەیە ئەڵێ کاکە من هی حاکمەکە قبوڵەکەم هی محکەمە قبوڵەکەم هی قورئان قبوڵ ناکەم کەوای وت 100 نوێژ بکات ئیسلامەکەی هەڵوەشاوەتەوە نوێژ فریای ناکەوێت باشە ئیسا خەڵکی ئەڵێ من بە قانونێکم بە شەرع نایکەم یعنی چی لەو کاتەش خوای گەورە فەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون سوێن قەسەم بێت بە عەزەمەتی خوای گەورە سوێن بەخۆی ئەخوات سوێن بێ بە پەروەردگارت ئەی محەممەد لا يؤمنون إيمان ناهنا حتى يحكموك فيما شجر بينهم حتى تو نكن بحكم أو شريعة نكن بحكم لبين خويانا ككرا بحكم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما نابي لدلوة توسقال بيدنا خوش بيت توسقال بيدنا خوش بيت ويقول بانجان ويبقى شوازي من لخزمة الدا نما مستا نکتەیەک بوو نامزانی کوفرەکە گێڕاشمەوە لە ئاخرە ئەستەغفیرڵڵاه کرد ئەنجا زانیم کوفرە خۆی ئەگەر گێڕانەوەی کوفر سەرکە گێڕانەوەی کوفر ئەگەر بۆ پند و ئامۆژگاری بێت یان ئەڵی فڵانە کەس ئەم کوفرەی کردووە خەڵکی لێ ئاگادارکەیتەوە ئەمە کوفر نییە بۆ خۆی بەڵام ئەگەر نوکتەیە باز بکەی بۆ ئەوەی خەڵک پێ بکەنیە و نوکتەکە بە کوفر بێت بێڕێزیکردن بێ بەرامبەر بە مقدساتی ئەم ئیسلامە ئەوە پێی کافر ئەبێ بێ وریا بیت ئەگەر کوفرەکە وەکوتم کوفری گەورە بێ و دەرت کا لە ئیسلام یەک لەو شتانە بوونە گاڵتە بە قورئان بکەیت باشە گاڵتە بە قورئان بکەیت یا گاڵتە بە فەرمودەیەکی پێغەمبەر بکەیت صلی الله عليه وسلم یا گاڵتە بە سیما و مەلامحی پێغەمبەر بکەیت صلی الله عليه وسلم بیکەیتە نوکتە و شتی قەشمەرجاڕی بۆی خەڵک پێ بکەنی پێی کافرە بی دووریا بە مستا ڤیدیۆیەک بوو گێڕامەوانێ نەشم زانی بوو کوفرە دوایی زانیم خوای گەورە یارمەتی دەرت بێ و هیدایەتت با و لێ خۆش بێت جا مامۆستا ئەمە یەم شیعانە ژێم حەسەن و حوسێنەکە کە هاواریان لێ یەکەن هاتە سەردەم نەمیست بڵێ مەبەستیشم ئیمامی حەسەن نەبووە شتێکی کەم واستەکەم بە ئیسلام دەرچوو بم لەوە الحاصل ئینشاءالله بووە خۆی ئالو بەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حبهم من الإيمان وبغضهم من النفاق هەر کەسێ ئالو بەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئیمانەوەیە هەر کەسێکیش ڕقی لێیان بێ لە کوفر و لە نیفاقەوەیە بەڵام کام ئالو بەیت ئێمە حەسەن و حوسەین جوانترین گەنجی سەییدی شەباب ئەهلی جەنە یعنی سەییدا شەبابی ئەهلی الجەنە گەورە و سەروەری گەنجەکانی بەهەشتن باشە بەڵام لەکوێ هاتووە بڵێ وەرە ئەوان وتبێتیان وەرە ئێمە بپەرستن هاوارمان پێ بکەن ئێستا ئەو قەومە ئەوەندەی هاوار لەو دوانە ئەکەن خۆ هاوار لە خوا ناکەن وایە نەمیست بڵێم بەزیتر لە دەمم دەرچوو لە هەر حاڵەتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تسبوا أصحابي جنێو نەدەن بە سەحابەکانم فەرمووی بۆ ئەڵڵایی نفسی منی بەدەسە ئەگەر ئێوە بەقەت شاخێکی ئاڵتون خێر و خێرات ببەخشێنەوە ناگا بە مشتی سەحابەیەکە بیکات بە خوێنی سەحابە ئەو ئیسلامە گەیشتۆ بە ئێمە بۆیە بێڕێزیکردن بەرامبەریان کوفرە خوا پەنامان بە والعیاذ بالله
مامۆستا لەخیرە ئەتوانێت بێتەوە ئیسلام و کەساگە پەشەمان بێتەوانێ خۆی گەورەبەری ئەگرێتەوە بەڵێ یەکسەر قوربانگیان بابی تەوبە دەرگای تەوبە کراوەیە تا ڕۆژی قیامەت. الحەمدولillah باش مامۆستاکەن وەڵای مامۆستا من الحەمدولillah کەسێکی باشم قورئانە خوێن و ئەمانەوتم بە ئیسلام دەرنەچوو بێتم خوا نەخواستە. خۆی گەورە یارمەتی دەرت بێ و بەردەوام بە خوای گەورە لەگەڵ ئێوە مامۆستای گەورە بە قوربان.